مان پێنجی حوزەیرانی هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی جیهانیە و لە تەواوی جیهاندا چەندین چالاکی و کۆڕ و سیمینار بە تایبەت لەسەر ئەو گۆڕانکاریانی کە لە ئێستادا لە ژینگەدا دەبینێت ڕێک دەخرێت بێگومان بەشێک لە چالاکوانانی بواری ژینگەش لە کوردستان و لە دەروی کوردستانیش هەوڵیان داوا کە لە ڕێگەی وتارەکانیانەوە تیشک بخەنە سەر ئەو گۆڕانکاریانی کە لە کەش و هەوادا یاخود لە ژینگەدا ڕوو ئەدات. خالید سلێمان نووسەر و ڕۆژنامەنووسی کورد بۆتە یەکێک لە براوەکانی خەڵاتی سەمیر قەسیر کە بە وتارێک لەسەر گۆڕانکاریەکانی ژینگە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئەفریقا نووسیوێتی و باکووری ئەفریقا خەڵات کراوە. بەخێراتی مامۆستا قسە و باسی زیاتر بێگومانەکەین لەسەر ئەم بابەتە کە بابەتێکی زۆر گرنگیشە. بەخێر هاتی سەرچاومە. سەرەتا با بزانم خەڵاتی سەمیر قەسیر چ خەڵاتێکە و ئەم خەڵاتە لە کێوە ئەدرێت و تۆ چۆن بەشداریت کردووە؟ خەڵاتی سەمیر قەسیر لە ساڵی 2006ەوە دابەشەکرێت لە بواری ئازادی ڕۆژنامەوانیە. هەڵبەتە سەمیر قەسیر یەکێک بوو لە ڕۆژنامە نەترس و گوێرەکانی لوبنان ساڵی 2005 تیرۆر کرا لە ناو بەیروتە تیرۆر کرا. دوای ساڵێک تێپەڕبوون بەسەر یادی تیرۆرکردنەکەیە یەکێتی ئەوروپا یارمەتی بڵێن خێزانەکە و کەسوکاریە بۆ دامەزراندنی دامەزراوەی سەمیر قەسیر کە بۆتە دامەزراوەیەک بۆ داکوێکیکردن لە ڕۆژنامەوان و هەروەها بۆ داڵدەدانی ئەو ڕۆژنامە نووسانەی کەوا تووشی هەڕەشە بنەوە. لە 2006ەوە ئەم خەڵاتە پێشکەشەکرێ لە بواری وتاری بیرروڕا و هەروەها وتاری بنکۆڵکاری و هەروەها وتاری بڵێن چیرۆکی ڕۆژنامەوانی بینرا و بیسراو. دەیەها ڕۆژنامە نووسی جیهانی عەربی تا ئێستا بوونەتە براوەی ئەو خەڵاتە لە وڵاتە جیاجیەکانی وڵاتانی عەرەبدا. ئەوەی ئەم ساڵ من بە وتارێک بەشدار بووم بە زمانی ئینگلیزی بڵاو بۆتەوە ساڵی مانگی یانزەی 2021 لەسەر کە ئاسەوەرەکانی گۆڕانکاری کەش و هەوا لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و هەروەها چی پێویستە بۆ ئەوەی بکرێت کە ڕوبەڕووی ئەو زیانانە ببینەوە کە دەرەنجامی گۆڕانکاریەکانن وە چۆن بەچی میکانیزمێک بەچی بیرکردنەوەیەک بەچی بۆچوونێک بەچی سیاسەتێکی ژینگەی. هەڵبەتە وتارەکە یەکەم جار بە زمانی ئینگلیزی لە ڕۆژنامەی The National News بڵاوبووەتەوە کە چاپی ئەبوزەبی هەیە و چاپی ئەوروپاشی هەیە لە لەندۆن. دوای ئەوەش هەمان وتار بە زمانی عەربی لە سایتی دەرەجی لوبنانی بڵاوبووەتەوە. باشە با بڵێن ئەو مەرجانە چین بۆ ئەوەی کە نووسەرێک بابەتێک پێشکەشەکات؟ مەرجەکان ئەوەن تر بابەتەکان ڕۆژنامەوانی بن پەیوەست بن بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە کللتوریە لاینی ئاسایشە سیاسەتە ئابوووریە ئەوان زیاتر فۆکەسیان لەسەر ئەوەیە بابەتەکان پەیوەست بن بە دیموکراسی مافەکانی مرۆڤ بڵێن حکمی ڕاست و ڕەوان حکومڕانی ڕاست و ڕەوان. هەڵبەتە لە پاڵ ئەمانەیە بابەتی زۆر هەن بابەتی ژینگە هەن بابەتی جەندەری هەن بابەتی شەڕ و یان بابەتی پێشێلکاری مافی مرۆڤ هەیە. هەموو ئەمانە ئەچنە ناو خانەی حکومڕانی ڕاست و ڕەوانەوە یان با بڵێن بە عەرەبیڵێن الحکم الڕەشید. ئیتر بابەتی جیاجیاش هەیە مەبەست نییە هەر لەوانەیە بێت. هەموو ئەو بابەتانێکەوە پەیوەستن بە ژیانی ئێمەوە بە بۆچوونی ئێمەوە بە حکومڕانیەوە بە دیموکراسیەوە. لەناو هەموو ئەم خاڵانەیان ئەم بابەتانی کە باست کرد وتارەکەی تو فۆکەسی لەسەر چی بوو؟ وتارەکەی من وەک ئاماژەم پێکرد فۆکەسی لەسەر ژینگە بوو چونکە ئەمڕۆ ژینگە تا ڕۆژانی ڕابردوو کاڵێن ڕۆژانی ڕابردوو یانی تا ساڵانی پێشوو مەبەستنەوەیە ئێمە ژینگە وەک تەنها وەک بابەتێکی تەرفیهی تەماشامان نەکرد وەک بابەتێکی سەرەکی تەماشامان ناکرد لە ڕۆژنامەکانە لە میدیاکانە گرنگێکی ئەو توی پێ نایرا. بەڵام لەم ساڵانەی دواییە دەرکەوت ئێمە لەسەر لە بەردەم هەڕەشەیەکی گەورەیان هەڕەشەکە هەڕەشەیەکی ژینگەیە دوو لایەنی هەیە لایەنێکی هەیە بەهۆی تێکچوونی باری ژینگەوە سیستەمی ژینگەیەوە کە ئەوش دەرەنجامی چالێکی مرۆیی و هەروەها بەکارهێنانێکی لە زیادە بەدەری یان با بڵێن زیادە ڕۆیکردن
لە بەکارهێنانی دەرامەتە سروشتیەکان سەرچاوە سروشتیەکان وەک ئاو وەک وزا وەک هەموو شتەکانی تر وەک خۆراک ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بوونەتە خاڵی گەرمی لە ڕووی فەرهەنگی ژینگەیەوە باسێکم ئەمڕۆ لە زانستی ژینگەیە لە هەموو ئەو بەڵگەنامانەی کە لە ئاستی دنیا بڵاو ئەبنەوە کە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا دێ وەک خاڵێکی گەرمی ناو سیستەمی ژینگەی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا باس ئەکرێ بۆ ئەمەیان بەڕاستی لاینی قسە و باسێکی زۆرەوێ چونکە ناوچەکە جگەلەوەی لە سا شەشی دانیشتوانی جیهان لەم ناوچەیە کۆبوونەتەوە بەڵام لە سا دووی ئاوی سازگاری جیهان لەم شوێنەیە لێرۆ تەمەشاکەین جیاوازەکە چەنە لە نێوان دانیشتوان و لە نێوان ڕێژەی ئاوە و هەروەها بەشێکی زۆری ئەم ناوچەیە ناوچەی بیابان یان نیوچە بیابانن هەڵبەتە هۆکارەکان ژینگەین مەبەستم ئەوەی دەرەنجامی چالاکی مرۆین و هەروەها پێوەستشن بە مەناخەوە مەبەستم بە کەش و هەواوە زۆر باشە بێگومان هەموو ئەو کۆڕ و سیمینار و ئەو وتارە گرنگانی کە لەسەر ژینگە و گۆڕانکاریەکانی ژینگە ئەبینرێن دەرەنجامەکانی یاخۆت باڵین لەسەر وڵاتانی ئەوروپا و لەسەر زۆرێکی تر لە وڵاتانی تر کاری جدی لەسەر کراوە بەڵام ئایا تا ئێستا لە کوردستان هیچ کارێک کراوە بۆ ئەوەی کە ڕێ لە با بڵێن هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە بگیرێ و تاکی کورد تا چەندێک هۆشیار بۆتەوە ببرە هەڵبەت شتێک هەبوو لە وڵامی سەرەتای بەڕاستی لە بیرم چوو ئاماژەی پێ بکەوە لە ڕووی پیشەیەوە بێ ئاماژەی پێ برێ کە خەڵاتی یەکەم لە بواری بیرروڕایە بۆ ڕۆماننووسی مەسری عزت قەمحاوی بوو پلەی دووەم بۆ من وەک ڕۆژنامەنووسی وەک عێراقی وەک کورد و هەروەها ڕۆژنامەنووسێکی تری لوبنانی کە ناوی جەستن سەڵحانیەوە بەس بۆی ئاماژەی پێ بکرێت بەنسبەت ئەو پرسیارەوە بەڕاستی ئێمە لە کوردستان بەڵێ تووشی جگەلەوەی ئێمە کەوتوینەتە ژێر کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەواوە کە ئەمە ڕێک پەیوەستی بەوە هەیە چونکە کەشی کوردستان با بڵێن مەناخی کوردستان مەناخێکی متەوەسطیە یعنی ما بڵێن مەبەستە پەیوەستە بە حوزی دەریای سپی ناوەڕاستەوە لەبەرەوەی هەر شتێک لەم حوزەیە کە ڕوئەیە ئەوە یەکسەر ئێمەش ئەگەوینە ژێر ئەو کاریگەریەوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێمە خراپبوونێکی یان با بڵێن تێکدانێکی ژینگەیی دروست بۆ ئەو تێکدانە پەیوەندی بە گۆڕانکاری کەشوهەواوە نییە بەقەدر ئەوەی پەیوەندی بە چالاکی ئێمەوە هەیە مەبەستم چالاکی ئابووریە چالاکی کشتتوکاڵیە چارەکی بەرهێنانی وزەیە چالاکی دانیشتوانە ئێمە لەبیرمان نەچێ کوردستان فراوانبوونێکی ئێجگار فراوانی بەخۆیەوە بینیوە لە بواری دانیشتوانە نمونەی زۆرمان هەیە بۆ شارێکی وەک سلێمانی ئێمە چه پێش 20 ساڵ مەسەلەن ئەو دیوی ئەزمەر ئێکوسیستەمێکی با بڵێن سیستەمێکی ژینگەی تایبەت و بەخۆی بەڵام ئێستا بۆتە شارێک ئەمانە هەمویان کاریگەریان هەیە نەک تەنها لەسەر ئیکۆسیستەمی سەرزەوی بەڵکۆ لەسەر ژێر زەویش لەوانەیە پێش 20 ساڵ بە 20 متر ئێمە بیرێک ئەگەیشتە ئاو لە سیتەکە بەڵام ئێستا لە 100 متری زیاتریش دەوێ بۆی ئەمانە هەمووی دەرەنجامی چالاکی مرۆین جگە لەمانە ئێمە زەوی زۆری کشتتوکاڵ کران بە جێگەی نیشتە جێبوون ڕووبارەکانمان تا ئێستا بەڕاستی پێویستمان بەوەیە ئێمە قسەکەر هەبێ ینی زمان حاڵێک هەبێ کۆمەلگا یان با بڵێن چالاکوان دواری ژینگە ڕێکخراوەکان ببنە زمان حاڵی ئاو ببنە حەمە زمان حاڵی ڕووبارەکانمان بۆ چونکە پیسبوونێکی لە ڕادەبەدەر هەیە ئەو کارەکانیش زۆرن ئەوەیە بەکارهێنانی پلاستیکە بڵێن یان فرێدان یان با بڵێن بەتاڵکردنەوەی ئاوی پیسە لە ناو ڕووبارەکانمانە کە هەموو ئەمانە چارەسەریانەوێ پێم وایە تا ئێستا بیرکردنەوە یەک دروست بووە لە کوردستانە لە ناو تەنانەت گەیشتوت ناو سیستەمی حکومڕانیش حکومڕانان گەیشتونەتە ئەو ئاستەی ئێمە حاڵمان خراپە بۆیە بیرکردنەوەیەک دەستی پێ کردووە بەڵام هێشتا لە ئاستی پێویستان نییە تا ئێستا نەوت ئەولەویەتی هەیە لە سیاسەتی لە بیرکردنەوەی حکومڕانی کوردیا تا ئێستا ئاو نەبووتە پلەی یەکەم ژینگە نەبووتە پلەی یەکەم لە کاتێکە ئێمە ئەتوانین بەبێ نەوت بژین بەڵام ئێمە ناتوانین بۆ یەک چرکەش بەبێ ئاو بژین
ناتوانین بەبێ دارستانەکانمان بژین پێم وایە پەرەپێدان بە بیری ژینگەی یان بە دانانی ژینگە لە سیاساتی گشتیە ئەبێ ئەولەویەت وەربگرێ تا ئێستا ئەولەویەتی وەرنەگرتووە تەنانەت لە ئاستی بڵێن دامەزراوە حکوومیەکانە ئێمە دەستەیەکمان هەیە بە ناوی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بەڕاستی ئەم دەستەیەش نامەوێت بڵێم بوونی نییە بەڵام غائیبە مەبەستم زۆر غائیبە ئەم گۆڕانکاریانە یاخۆت با بڵێن کارکردن لەسەر چۆن ژینگەی کوردستان هەوڵبین لەمەوەی دوابی پارێزین ئەمە کاری دەستە و دامەزراوەکانە کاری حکوومەتە یاخۆت تاکی کورد تا چەندێک ڕۆشن بیرە ئەگەر بەراوردیشی بکەی بە ساڵانی ڕابردوو وایە لەوانەیە قسەیەکەکەم لەوانەیە زۆر جار لە زۆر شوێنترا دووبارەم کردبێتەوە بەڵام سێبارە و چواربەرە شێکەمەوە هۆشیاری کۆمەلگا بیر و بۆچوون و ئیدراکی کۆمەلگا بەرامبەر بە ژینگە بەرامبەر بە هەموو شتەکانی تر لە چیەوە دەست پێ ئەکات لە پەروەردە و فێرکردنەوە دەست پێ ئەکات مەبەستم لە قۆناغەکانی سەرەتاییەوە لە قۆناغی مناڵیەوە دەست پێ ئەکات بۆیە لێرەوە پێشنیار ئەەکەم بۆ دامەزراوی پەروەردە و فێرکردن لە کوردستانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ژینگە بکاتە بابەتێک لە ناو منهەجی پەروەردە و فێرکردنە ئەمە خاڵێک خاڵی دووەم پەیوەستی بە یاساوە هەیە کاتێک کە ئێمە یاسایەکی ژینگەیمان هەیە کاتی ئێمە کۆمەڵێ ئامۆژگاری و کۆمەڵێ یاسا و ڕێسای تابەتمان بە ژینگە هەیە کە بە باشی بڵێن جێبەجێ ئەکرێت بۆ هەمووان وەک یەک مەبەستم چییە مەبەستم ئەوەیە نەک کەسێکی دەستڕۆیشتووی سیاسی دەسەڵاتدار بتوانێت ڕاو بکات بەڵام لە بەرامبەرە کەس هاوڵاتێکی ئاسایی نەتوانێت ئەبێ یاساکە بەرامبەر وەک یەک بێ بۆ هەردوولا ئەمە یاسا وا لە خەڵکەکە یاسا ئەبێتە ئەخلاق یاسا دوای جێبەجێکردنی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ ئەبێت بە ئەخلاق ئەخلاقیش ئەخلاقی گشتیش ئەبێ بە کللتوری گشتی کەواتە لێرەیە دووشت دەوری ڕۆڵێکی ئەساسیە بینن ئەوش هەروەدە فێرکردن لەلایەک و هەروەها یاسای ژینگەی و ئامۆژگاری و هەروەها پرۆگرامێکی بەردەوام مەبەستم مستەدام یان سوستێنبڵ بۆ ژینگە ئەمە نەوامالیەکە بۆی هۆشیاریەکی گشتی بڵاو بکەینەوە لەناو خەڵک بیرکردنەوەی تاکی کورد گۆڕانکاری بەسەر هاتووە بە بەراورد بە چەند ساڵێک بەدڵنیایەوە لەوانەیە نمونەیەکی ئەزمونێکی خۆم ساڵی 2009 کە گەڕامەوە بۆ کوردستان سەرنووسەری گۆڤاری کێفتانە بووم کە کاتی ئەمویست بۆ نمونە دۆسیەکی تایبەت بەرامبەر بە ژینگە یەکێک لە دۆسیەکانمان ئەوە بوو گەرمبوونی زەوی شتێکی سیر بوو بە نسبەت هاوڵەکانمەوە بە نسبەت هاوپیشەکانمەوە یعنی ئێمە باسی چی ئەەکەین کوردستان کێشەی سیاسی هەیە ململانی سیاسی هەیە شەڕی سیاسی هەیە ئەبێ ئێمە بۆ نمونە بەرگی گۆڤارەکە لەسەر کێشەیەکی سیاسی بێ نەک کێشەیەکی ژینگەی ئێستا بۆتە شتێکی ئاسایی بگرە بۆتە شتێکی ضروریش لە ناو میدیای کوردیا کەواتە لێرەوە گۆڕانکاریکی باش ڕوویاوە هێشتا بەپێی پێویست نییە بەڵام باشە ئێستا زۆربەی زۆری میدیاکان یار گرنگی ئەدەن بابەت بڵاو ئەکەنەوە ڕاپۆرتی ڕۆژنامەوانی ئەکەن بەڵام بەداخەوە تا ئێستا ڕۆژنامە نووسی تایبەتمان نییە لە بواری ژینگەییە بۆ چونکە زۆر جار ڕۆژنامە نووس تێکدانی ژینگەیی تێکدانی سیستەمی ژینگەیی تێکەڵ ئەکا بە گۆڕانکاری کەشوهەوە دووشتی جیاوازن بۆ نمونە چالاکی مرۆیی تێکەڵ ئەکا بە بەرزبوونەوەی پلەی گەرما ئەمانە دووشتی جیاوازن ئەبێت تێکەڵ نەکرێت ئەبێ بە شێوەیەکی ڕۆژنامە لێرا لۆمەی کەس ناکەم ببوورە لۆمەی کەس ناکەم چکە ڕۆژنامە نووسانیش پێویستیان بە ڕاهێنان هەیە پێویستیان بە زانیاری زیاتر هەیە ئەمە پێویستە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژنامە نووسی ژینگەی پێ بگەینن لەم بوارەیە یەک پرسیاری ترم لەلا دروست بووە بێگومان تو یەکێکیت لە ئەو کەسانی کە لە بواری ژینگەیە ئەنووسیت و زۆر چالاکێت و بابەتی زۆر گرنگت هەیە بابەتەکانت لەکوێ بڵاوە کرێنەوە هیچ کتێبێک تایبەت بە خۆت هەیە و لەکەیەوە لە بواری ژینگە ئەنووسیت و بۆچی بابەتەکانی تری نووسینت فەرامۆش کردو بەس لە بواری ژینگە ئەنووسیت خۆی بەڕاستیەوە چیرۆکێکە لەوانەیە پەیوەندی بە مناڵیمەوە هەبێت من لە لادەیەکی بچووکی گەرمیانی دوورە دەستا لەدایک بووم و گەورە بووم لە لادێکەمان ئەومان نەبوو تەنها بیرمان هەبوو
بیرەکانیش لە هاوی ناوشکیان نەکرد بەڕاستی ئیتر زۆر جار معاناتێکی گەورەمان هەبوو لەگەڵ ئاوا دوورە کەوتینەوە بە کیلۆمتر بە 2 کیلۆمتر بۆی ئاو بێنین بۆ ماڵەوە لە ماڵەوە دارتوویەکمان هەبوو و بیرێکشمان هەبوو بیرەکەمان هەر نەگەیشتە ئاو بەڵام دارتووەکە سەوز بوو دارتووەکە لەگەڵ ئێمەیە گەورە بوو ئێمەش لەگەڵ دارتووەکەیە گەورە بووین یعنی بووین ئەم دارتووە باوکم هەموو جارێ کە دەستنوێژێ کرد هەموو جارێک ڕۆژانە چەند جار دەستنوێژێ کرد ئەو ئاوەی کە ئەمایەوە دارتووەکەی پێ ئاوەیە ئیتر ئەمە بەڕاستی جێگای سەرنجم بوو وەک مناڵێک تەماشای باوکمە کرد کە چۆن ئەم دارە بەخێوەکات ئەم دارەش بووە سەرچاوەی ڕاکێشانی ژمارەیەک زۆر لە چۆلەکە و باڵندەی تر ینی گۆشەیەک لە ناو ماڵەکەمانە بووە ئیکۆسیستەمێکی تایبەت سیستەمێکی ژینگەی تایبەت ئیتر ئێمە لەگەڵی ئاژین بەڕاستی ئەم چیرۆکە بەردەوام لەگەڵما گەورە بوو ڕۆژێ لە ڕۆژان کە دەسم کرد بە نووسین ئەمە بوو ئەمە یەکسەر ئەم چیرۆکەم بیرهاتەوە باسی 2000 بەڕاستی 2010 دەمە کرد کە ئەو کاتێک لە کوردستان گەڕامەوە کوردستان ئیشمە کرد بەڵام فکرەکە ئەگەڕێتەوە بۆ پێشەوە چیرۆکەکە ئەگەڕێتەوە بۆ پێشەوە یەکەم راپۆرتی ڕۆژنامەوانیم بە زمانی کوردی ساڵی 1993 کە بڵاوم کردەوە راپۆرتێکی ژینگەی بوو بەبێ ئەوەی پرانسیپە بنەڕاتیەکانی ژینگە بزانم بەڵام ئیشم کرد لەسەری بە زمانی کوردی بوو بەنسبەت پرسیارەکەی ترتەوە کە بابەتەکانم لەکوێ بڵاو ئەبنەوە من بە کوردی لە هەنێ سایتی کوردیە بابەتەکانیان بۆ ئەنێرم بڵاوی ئەەکەنەوە بەڵام زیاتر ئەو بابەتانی کە ئینووسم لەسەر هەردوو تۆڕی کۆمەڵایەتی کە بەکارێنم فەیسبوک و تویتر بڵاوێنەکەمەوە زیاتر ئەڵێم بەڵام بە زمانی عەرەبی ئەوە من لە سایتی دەرەج کە ئۆفیسەکەی لە لوبنانە بەڵام سایتێکی عەرەبی بە فراوانە لەوێ بڵاوەکەمەوە زۆر جاریش لە ڕۆژنامەی مەسەلەن لە ساڵی ڕابردوو گۆڤارێکی ئەڵمانی وەک دیر شپیگڵ داوایان لێکردم وتارێکیان بۆ بنووسن هەڵوەت من ئەڵمانی نازانم بەڵام ئەوان داوایان لێکردم لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا ئەوان خۆیان وەرەنگێڕە بۆ سەر زمانی ئەڵمانی و بڵاویان کردەوە و هەروەها لە ڕۆژنامەکانی وەک لودوڤاری کەنەدی و هەروەها لە ڕۆژنامەکانی لە ڕۆژنامەی لۆ کوریە ئەنتەرناسیۆنالی فەڕەنسی کە ئەمانە دیسان بابەتەکانی من بە عەرەبی وەرەگەڕن بە سەر زمانی فەڕەنسی لەوێ بڵاوەکەن دەستەکانت خۆش بێ بە هیوای وتاری باشتر بۆ هیوایم کە وتارە بە نرخەکانی تۆ بە زمانی کوردی و لە دوو توی کتێبێکە بۆی کە هیوادارم ئەمە پرۆژەی داهاتوو کوردیش بتوانن ئەمە پرۆژەی داهاتوو هیوادارم سپاس بۆ سلێمان و سەر و ڕۆژنامە نووسی کورد سپاس کە لەگەڵم سپاس بۆ ئێوەش